دەنگت خۆش بێت تارق هەموو جارێڵم ئەم جارەش ئاگات لێمان بێ دەرمان نەکەی لە هەولێر زۆر باشە ئافرە اختیارێکی باشت کردبوو بۆ دەنگی تۆ زۆر مناسب بوو تۆزێ ئاشنایت بە لەفزی وشەکان بە زمانی سلێمانی زیاتر دووسراوە زۆرتر ڕەفیق نەبووی لەگەڵی مابووی زیاتر بەس لەگەڵ ئەحساسی گۆرانەکە زۆر ملایم بوویت و گونجاو بووی بەڕاستی هەرچەنە ئاسانیش نییە گۆرانێکی ئاسان نییە فەرم دەستخۆشی لێکم سەرکەوتوو والله زۆر سپاس کاکتار ڕاستی نسبەت لەفز گەلکی باش بوو باش بوو لەفزی هەندێک وشە سلێمانیانە مۆزوعێکی دیێ وەکی دەنگێکی زۆر خۆش بڕاستی و حەنون و موسیتر و لە بنەرمایی تە خوشکی گوت یعنی مەرە تجارجێ عاجز نابێ هەر مەقام و ئیقاع حزورژی گەلێکی باش بوو گەلێکی سپاس بوت دەستخۆش کاکتارق بەڕاستی من دەمێ دەستخۆشی لە گروپی مۆسقاشکەم دووبارە و هەروەها دەستخۆشیش لە هونەرمەند میرە بکەم یەکێکە لەو گۆرانیانەی کە لە دوایین ئەلبومی هونەرمەند میرە وابزام ئاوازی کە کاڵکەوتە ئەگەر هەڵەنەوان لێرەم دەستخۆشی ئەو گۆرانی دەکەم بەڕاستی ینی کار یەکەم زارم کار دابەزی و شریتە بەڵامتەکەم کڕی و سیدەکەم کڕێنە ئەفۆن ینی بەڕاستی و گۆرانی زۆر سەرنجی ڕاش بەڵام دیارە ڕۆژ بە ڕۆژ و قۆناغەکان گۆرانی باشتر هەڵەبژێری میرە گەلێک جوانی ئەم گۆرانی گوتووە یەکێکە لەو گۆرانیانە کە زۆر زەحمەتە بە تایبەتی لەو کۆپلێکە بەسەرەکەت تەحویلە بوو بۆ مقام بەڵێ بەڵام بە سەرکەوتویت گوت هیوادارم سەر بکەویت زۆر مەمۆسەخەتە ئافرین کاکتارق دیارە ینی تا خو باش ئامادەکردی بۆ قۆناغێ هەمی خاڵەکان دەفن گەلە باشەوە هیوادارم سەرکەوتی بی دەستخۆشی دەکەم نەنە دیار بوو ئەفجارەجی تەسەری هەولێرێ بڵێکە دەستخۆش دکتۆرە فەرموو لە حرەکەت زۆر باش بووی حزور زۆر بەقوتە نە لە ئێستاوە لە ئەوەلیەوە قوت ینی قوتی زۆرە یان نایانی سەیتەرە هەیە کەسێ دێتن دەنجی خۆشە هەموو چی باشە بەس وەختی دەڵێت وارەکە خۆی شل دەکاتەوە نرم دەکاتەوە هیچ تێناگەی ئەمیش خۆی جوان گۆڕی و دیزایکی جوانە بەخۆشی جوانە با دەستگیرانەکەی بەجێ بێڵی هەتا بەجێت بێڵی گۆرانی دەڵێ فعلەن عاشقی ئەوەیە هیچی پێ ناوێ لە سەتان سەد یعنی وەختی گۆرانی دەڵێ تو گۆرانی هادئ تۆ کەشفی مەکە کێڵی خێزانی نییە بۆ کەشفیەکەی یعنی بە تەلاقدار دەدرێت یاخوا ناگوناحەنە گۆرانی یان دەتوانی هەڵبژێری بە دڵ ئەڵێ بە ئەحساس ئەڵێ زۆر بە جوانی ئەڵێ
يعني هيك كعاشقة فكري هي ستنية فكرة التوي أو جورانية أو دنجي بقاتا أو شخصية تجتوي إن شاء الله ديقاتي سكنازي حبيبي طارق دەست خۆش دووبارە هەرچەنە دکتۆرە بەڵقیز بابزانم تۆزە لە نهێنەکانی کەشف کردی ئێمە مەسئول نین دوای ئیجرعات لەگەڵ ناو پرسیاری لێ مەکە جارێ بەزێمە وەکو تەڕەح تاقمان کرد با بمێنە بۆ دوای ئێسمێسەکان زۆر باشە تارق دەست خۆش ئافەرم سەرکەوتوو ببێنە دوا بڕیاری لیجنە بزانین چیە بێت